ئازیزان و خۆشەویستان، زۆر خۆشحاڵم کە ئەمڕۆژ دووبارە توانین بێمەوە خزمەتتەوە. ئەمڕۆ ئەمانەوێت دەربارەی ئەم بابەتە قسە بکەین کە ئایا مەسیحی دەتوانێت ڕزگاری خۆی لەدەست بدات؟ با بەڕوونی بچینە سەر ئەم بابەتە و لێ بکۆڵینەوە. تکایە لەگەڵما بن. دەخی ئەسڵی ئەم بابەتە بریتیە لە یوحەنا بەشی 10 ئایەتی 28 و 29 کەس ناتوانێت لە دەستم بیان ڕفێنێت. عیبرانیەکان بەشی 6 ئایەتی 4 و 6 مەحاڵە ئەوانەی گەڕاونەتەوە تەوبە بکەنەوە. فیلیبی بەشی 2 12 13 بە ترسەوە لەگەڵ ڕزگاربوونەکانتان کار بکەن. خۆشک و برایانی خۆشەویست، ئەمڕۆ پرسیارێکی زۆر گرنگ و چارەنووسساز دەکەین. ئایا مەسیحی دەتوانێت ڕزگاری خۆی لەدەست بدات؟ ئەمە تەنها پرسیارێکی تێۆری نییە، بەڵکو ڕاستەوخۆ دەچێتە ناو ژیانی مەسیحیمان. هەمومان بە دوای دڵنیایی ڕزگاربوون و ئارامی و زانینی ئەوەی کە بە پەیوەندیەکی باش لەگەڵ خوددا دەمێنینەوە. بەڵام لە هەمان کاتدا دەمانەوێت بزانین چۆن لە باوەڕەکەماندا بە چەسپاوی بمێنینەوە. با بە ئاماژەدان بە کتێبی پیرۆز بە وردی لەم بابەتە بکۆڵینەوە. ڕزگاربوون بەخششێکی بێبەرامبەرە و حاشا هەڵنەگرە لەلایەن خودداوە. یەکەم ڕاستی کە کتێبی پیرۆز فێرمان دەکات ئەوەیە کە ڕزگاربوون دیارەکی بێبەرامبەرە کە بە نیعمەتی خوددا پێمان دراوە، نەک بە کارەکانمان. ئەفەسۆس بەشی 2 ئایەتی 8 و 9 بەڕوونی دەڵێت لەبەر ئەوەی بە نیعمەت ڕزگارتان بوو لە ڕێگەی باوەڕەوە، ئەمەش لە خۆتانەوە نییە، بەڵکو دیاری خوددایە، بە کردار نییە، تاکو کەس شانازی نەکات. ئەم ڕاستیە ئەوە دەردەخات کە هیچ شتێک ناتوانێت دەسەڵاتی خوددا سنوردار بکات. لە یوحەنا بەشی 10 ئایەتی 28 و 29 عیسا فەرموویەتی کەس ناتوانێت لە دەستم بیان بخێنێت. ئەم قسانە دڵنیاییە کە ڕزگاربوونمان لە دەستی بەهێزی خوددادایە. جگەل لەوەش ڕۆما جەخت لەوە دەکاتەوە کە هیچ شتێک ناتوانێت لە خۆشەویستی خوددا جیامان بکاتەوە کە لە ئیسای مەسیحدایە. بەڵام ئایا ئەمە بەو مانایەیە کە دوای وەرگرتنی ڕزگاری چیتر پێویستمان بە هەوڵدان و کۆڵدەدان نییە؟ ئینجیل وەڵامێکی ڕوونمان ئەداتەوە. هۆشداریەکانی کتێبی پیرۆز سەبارەت بە باوەڕبوون و دوورکەوتنەوە لە ڕزگاربوون هاوکات لەگەڵ بەڵێنەکانی ئاسایشی هەمیشەیی، کتێبی پیرۆز هۆشداری جدی دەدات کە ڕزگاربوون نابێت بە شتێکی ئاسایی سیر بکرێت یان پشتگوێ بخرێت. لە عیبرانیەکان دەخوێنینەوە ناکرێ ئەوانەی جارێک ڕووناکراونەتەوە و تامی بەهرەی ئاسمانیان کردووە و بەشدار بوونە لە ڕۆحی پیرۆز، هەروەها تامی باشی وشەی خوددا و هێزەکانی جیهانی داهاتوویان کردووە ئەگەر هەڵگەڕانەوە بۆ تۆبەکردن نوێ بکرێنەوە، چونکە بۆ خۆیان کوڕی خوددا لە خاش دەدەنەوە و ڕسوای دەکەن. ئەم ئاەتانە ئەوە دەردەخەن کە دەکرێت دوور بکەوینەوە لە باوەڕ. هەروەها لە عیبرانیەکان دەڵێت ئەگەر دوای زانینی ڕاستیەکان بە ئەنقەست بەردەوام بین لە گوناهکردن، هیچ قوربانیەک بۆ گوناحەکان نامێنێتەوە. ئەم هۆشداریانە بانگمان دەکەن کە بە جددی بە دوای ژیانی مەسیحیماندا بگەڕێن و ئاگادار بین لە گوناح. هەروەها بابەتی داری ترێ و لقەکانی لە یوحەنا فێرمان دەکات. ئیسا فەرمووی منم مێوەکە و ئێوەش لقەکانن، ئەوەی بە منەوە پەیوەست بێت و منیش بەوەوە ئەوە بەرهەمی زۆر دەگرێت، چونکە بەبێ من ناتوانن هیچ شتێ بکەن. ئەوەی بە منەوە پەیوەست نەبێت وەک لق فڕێ دەدرێتە دەرەوە، وشک دەبێت و کۆ دەکرێتەوە و فڕێ دەدرێتە ناو ئاگر و دەسووتێت. ئەم بابەتە ئەوەمان نیشان دەدات کە پەیوەندیمان لەگەڵ مەسیح دەبێت بەردەوام و چالاک. فەزلی خوددا و بەرپرسیارەتی ئێمە ڕزگاربوومان پەیوەستە بە نیعمەتی خودداوە، بەڵام بانگێش کراوین بۆ ئەوەی بەشداری ئەم نیعمەتە بکەین، لە باوەڕەکەماندا بمێنینەوە. فیلیپی دەڵێت بۆیە خۆشەویستانم هەر وەک چۆن کاتێک لەلاتان بووم هەمیشە گوێڕایەڵی ڕێنماییەکانم بوو. ئێستاش کە لەلاتان نیم زۆر گرنگترە کە گوێڕایەڵم بن و بە ترس و لەرزەوە کۆشش بکەن بۆ تەواوکردنی ڕزگاریتان،
چونکە خوددا خۆی لە ئێوەدا کار دەکات تاکو بتانەوێت کار بکەن بۆ ڕەزامەندی ئەو. ئەم ئاەتانە ئەوەمان بۆ دەردەخات کە بەردەوام بەم شێوەیە ڕێنماییمان دەکات، بەڵام ئێمەش دەبێت هاوکاری لەگەڵ بکەین. ئەم هاوکاریە بریتیە لە بەردەوامبوون لە نوێژ و خوێندنەوەی کتێبی پیرۆز. دەبێت ڕۆحمان بە وشەی خوددا خۆراک بدەین. ژیان لە پیرۆزی و تەوبەتە. هەر جارێکە لە ڕێگە لا دەدەین دەتوانین بگەڕێینەوە بۆ لای خوددا بە تەوبەکردن. خۆشەویستی و گوێڕایەڵی خوددا، خۆشەویستی بۆ خوددا لە دڵمانەوە سەرچاوە دەگرێت و دەبێتە هۆی کردەوەی گوێڕایەڵیمان. ئاسایشی هەتاهەتایی یان بەرپرسیارەتی مرۆیی. پرسیارەکە ئەوەیە ئایا ڕزگاربوون لە دەست ناچێت یان پەیوەستە بە هەوڵەکانمان بۆ پاراستنی؟ وەڵامی ئینجیلی ئەوەیە کە ئەم دوو ڕاستیە بە یەکەوە گرێدراون. ڕزگاربوون لەلایەن خودداوە گەرنتی کراوە و هیچ هێزێک ناتوانێت کەسێک بەڕاستی لە مەسیحدایە لە دەستی خوددا دەری بێت، بەڵام دڵسۆزی و ڕاگررتنی باوەڕ بەرپرسیارەتی ئێمە. کەسێک کە لە باوەڕ دوور دەکەوێتەوە ئەوە نیشان دەدات کە ڕەنگە هەرگیز باوەڕێکی ڕاستەقینەی نەبوو. ئەمڕۆ ئەم پەیامە دووانەی بۆ ئێمە هەیە. ئەگەر متمانەت بە باوەڕەکەت هەیە، سوپاسی خوددا بکە و لە نیعمەتەکەیدا بە چەقبەستویی بمێنەرەوە. ئەگەر هەست دەکەیت لە مەسیح دووریت، ئەوە بزانە کە خوددا بە باوەشی کراوە پێشوازیت لێ دەکات. هەروەک چۆن لە لوقا 15دا باوکەکە بە خۆشەویستیەوە پێشوازی لە کوڕەولبووەکەی کردووە. خوددا بانگێشت دەکات بۆ گەڕانەوە بۆ لای خۆی. ئامین.